جارێکی دیکە بەشێک لە عەرەب و تورکمانەکان داوای جێبەجێکردنی ڕێژەی لە 132 بۆ هەر نەتەوەیەک لە دام و دەستگاکانی کەرکووک دەکەن بۆ ئەو مەبەستەش بەشێک لە ڕێکخراوەکانی ئەو دوو پێک هاتەیە لە بەردەم نووسینگەی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان گردبوونەوەیان ساز کرد. ئەوان داوا دەکەن ئەو ڕێژەیە لە پێکێنانی کۆمسیۆندا جێبەجێ بکرێت بە پێچەوانەوە هەڕەشەی هەڵوێستی دیکە دەکەن. عمره جماهير كركوك وجماهير كركوك مكونات تركمان وعرب كم درشون مطالبات كي بمفوضية الانتخابات توزيع عقود كان بعدالة كان أمري هيا كتابي هيا لرئيس وزراء علي نسبة سيودي وتطبيقها كركوك أو أنا إما حس كان أو أنا لا وين تطبيقها كان لا برأوا خبر من هيا احتمالي يكم جدر شمان ألين تطبيقها كان نسبة سيودو أجا تطبيقنا كان أو دائرة بقد ناتواني إيش كليرا إما جماهير أول نايكن أو أنا على أساس نايكن بسيودو أجر نايكن با سير كان إما تشيكن لێرە وانە هەموو مواطنەکان مەدەنیەکانن ئێمە کە ڕێکخراو مەدەنیەکان بەوانە دەعم دەین چونکە ئەزانین کە انتخابەتەکانی ڕابردوو لە کەرکووک زۆر تەزویر کرا ئەگەر ئەم مفۆڵیە کەرکووکە لێرە هەر بەو عەقلیەتە بمێنێ ئیشەکانی هەر بەوە بکەن انتخابات محەلیەکان لە کەرکووک مشکلەیە تازە دروستەکە لە ئێمە پێمان وایە لەناو هەیکەلی مفۆڵیەت کەرکووک نسبەی 32 تەطبیق بکرێتن پێکەوە ژیانەکان چۆنە لێن با لێرەش بێتن يعني لا تركمانەکان و لە کوردەکان لە عەرەبەکان پێکەوە تەوزیع مەقاعدەکان بێتن هیچ کەسێ دوور نەکرێتن لەو مەسەلەیە چونکە ئەمە ڕێکخراوێکی مستەقلە ئەگەر بکرێتە حیزبیە لایەنە یان قەومیەتە لایەنە ئەو مشکلەیە تازە دروستەکە لە کورد ئێمە لەگەرەوە نینە. لە ساڵی 2012 پێشنیازی دابەشکردنی پۆستە ئیدارەکانی کەرکووک بە ڕێژەی لە 132 بۆ هەر یەک لە پێکهاتەکانی کورد و تورکمان و عەرەب هاتە ئاراوە بەڵام ئەو پێشنیازە بۆ قۆناغێکی دیاری کراو بوو. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت ئەگەر بەو ڕێژەیە پۆستەکان دابەش بکرێن دەبێت لە سەرجەم دام و دەستگاکاندا جێبەجێ بکرێت نەک تەنیا چەند شوێنێکی دیاریکراو لە بەرژەوەندی لایەنێکی دیاریکراو. ئەگەر بێت و بمانەوێت تەوازن ڕابگرین لە بینی پشکی نەتەوەکانە ئەوە کورد تاکو ئێستا لە ناو ئەساساتەکانی دەوڵەتە لە کەرکووک کەمترین نسبەی فەرمانبەری هەیە کەواتە هەر لایەنێک باز لە عەدالەت و دابەشکاری ئەکات ئەوە ئەبێ سەرەتا ئێمە ئەگەر بینە سەر ئەو بابەتە ئەبێ تەعینات بۆ نەتەوەکانی تر ڕابژیرێت تاکو ئەوەی کە نسبەی کورد بەرزە بێتەوە بۆ مستەوای ئەوەی کە پێکاتەکانی تر هەیەە بەڵام هەموو وەزارەتەکان و دائیرەکان زەوابەتی خۆیان هەیە بۆ تەعینات بۆیە پێم وایە هەر لەسەر ئەساسی ئەو زەوابتانە لەسەر ئەساسی ئەو تەعلیماتانەی کە هەیە لە ئەمانەی عامی مەجلس وزەراوە ئەوها تەعیناتان دەکرێت بەڵام سەبارەت بە فەرمانگە سەربەخۆکان یان هەیئە سەربەخۆکان دیسان ئەوە کۆمەڵێک ئەساسیاتی تر هەیە لەسەر ئەو ئەساسیاتانە تەعینات دەکرێت. سەرەڕای دوورخستنەوەی کورد لە ئیدارەی کەرکووک و گۆڕینی ژمارەیەک بەڕێوەبەری دام و دەستگای حکومی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕێژەی فەرمانبەری کورد لە دام و دەستگاکانی دەوڵەت ناگاتە لە 135 هەر بۆیە لە ڕابردووشدا کورد ڕازی بووە بە دابەشکردنی پۆستەکان بە پێی ئەو ڕێژەیە بەڵام بە مەرجێک فەرمانبەرانی دەوڵەتیش بگرێتەوە نەک تەنها بەڕێوەبەرە گشتیەکان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.